وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم ڕەشنووسێکی لەبارەی ماف و دەستەبەری کۆمەڵایەتی ئامادە کردووە و تاکو و کرێکاران هاوشێوەی فەرمانبەرانی حکومی دوای چوونەتەمەنیانەوە خانەنشین ببن. لە هەرێمی کوردستان تا ئێستا نزیک بە 18,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتی هەیە. بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیش نایشارێتەوە، بەڵێ بێمتمانەیی هەیە لە نێوانی حکوومەت و کرێکار و خاوەنکاردا. بەپێی یاسا بە ڕێژەی لە 5% لە موچەی کرێکارەکە دەیجێڕدرێتەوە و لە سندوقێک هەڵدەگیرێت و بە ڕێژەی لە 12% خاوەنکارەکە ئیزافەی دەکات. سەرنجام 4% بۆ بێکاری تەرخان دەکرێت کە قەرەبوو دەکرێتەوە و 1% بۆ بیمەی تەندروستی تەرخان دەکرێت. لەم ڕاشنووسەدا بنەمای گفتوگوکردن هەمان یاسای عێراقی بووە، بەڵام ئێمە هێناومانەوە لێرەدا کە تایبەت بێ بە هەرێمی کوردستان یاسایەک دەربکەین. ئێستا گەیشتوتە ئەم قۆناغە تەواو بووە، چوتە مەجلسی شۆرا، لە مەجلسی شۆرا بە پێی ڕێکارەکان چوتە ئەنجومەنی وەزیران و لەوێشەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە گفتوگوی لەسەر بکرێ و پەسەند بکرێتەوە. تقریبەن تا ئێستا ئێمە نزیکەی 18,000 و سەرەوە کرێکاری دەستەبەرکراو لە هەرێمی کوردستان هەمانە. لە پرۆژەکەی ئێمە و هەروەکو لە یاسای پێشتریش هەبووە، بۆ پیا 6 ساڵی بووە، بۆ ئافرەتیش 55 ساڵی بوو. ڕاستە بێمەتمانەیەک هەیە لەبەر لەسەر ئەو ئاساسش زۆر خەڵک کرێکار لەگەڵ خاوەنکار متفق دەبن بۆ مافخۆرانی کرێکارەکە. ئەخر کرێکاری بەڕێز ئەگەر ئەو کاتێک کە تۆ ئیتیفاق لەگەڵ خاوەنکار دەکەیت و خۆت دەدزیەوە لە دەستەبەری کۆمەڵایەتی، ئەوە ئەتۆ مافی خۆت و مافی منداڵەکانت و مافی خێزانت بەهەدەر دەدەیت. نەبوونی ئەو وشیاریە یەکێ لە هۆکارەکان ئەو بێمتمانەییە. لای خۆشیەوە ئەندامێکی مەکتەبی تەنفیزی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان دەڵێت ئەم یاسایە پابەندبوونی کرێکاران و خاوەنکار لە خۆ دەگرێت و مافی کرێکار لە سندوقی خانەنشینیدا دابین دەکات. یاسای کاری یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتیە کە ئەمڕۆ مناقەشەی ئەوەی لەسەرەکرێ بە سەرپەرشتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کە یاسایەکی نوێ بۆ هەرێمی کوردستان دەربکرێ. ئەم یاسایە پابەندبوونی هەردوو لایانی کرێکار و خاوەنکارە بە حقوقی کرێکارەکە لە سندوقی خانەنشینیدا. ئیتر یاساکە پێویستە ئیلتزامی پێوە بکرێت لە جێبەجێکردن کە بۆ بەرژەوەندی هەردوو لایە. کێشەی گەورە لە یاساکانی هەرێمی کوردستاندا بوونی گرفتە لە جێبەجێکردندا، نەک لە دەرچوونی خودی یاساکە. هەر ئەمەش بێمتمانەی چین و توێژەکانی بەرامبەر بە یاساکانی هەرێمی کوردستان دروست کردووە. کرێکارانیش دەپرسن کاتێک بە درێژایی ساڵانی کارکردن و بە ناوی سندوقی خانەنشینیەوە ڕێژەیەک لە موچەکانمان لێ دەبڕێت، چ گرنتیەک هەیە لە کاتی خانەنشینیدا پێمان دەدرێتەوە، یاخود وەک دۆخی ئێستای خانەنشینی حکومیمان بەسەر نایەت کە هەموو مانگێک بە 1000 دەردی سەری موچەکانیان پێدەدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.